وەکو بیرەوەریەکانی زەردەشت، وەکو مێژووی کورد، وەکو مێژووی ماپ، وەکو مێژووی میدیا، وەکو ئاریەکان بۆ مەسەلەی شەنگار کە ئەو کچانە هەموو خوشک و داک و شەرەف و خاچی ئێمە بوون. ئێمە چەند سەدەیەکە لەبەرەوەی کە کوردین عەرەب باچیشیەوەیە بێتە کوردستانەوەن پاڵمانەکە ئەمان کوژێ کاتان لێکن ئەوانەی کە بیر و ڕای دژمنی ئازادینەتەوەی کوردیانەیە لیان قبول مەکەن چونکە ئێمە چەنها شەهیدمان بۆیێتەوە. ئێمە بۆیان پاڵەکەین، بۆیە تەحریبەکەین لەبەرەوەی کوردین. ئێمەش خوا پەرستین، ئێمەش مرۆڤین، ئێمە بۆین پاڵەکەین. بە چ دیانەتێ، بە چ ڕەوایە؟ ئایا ڕەوایە ئێمە وانمان لێ بەسەر بێت؟ لەبەرەوە با یەک بگرین، چونکە یەکگرتن دەرمانە بۆ سەرکەوتن. ئێمە ژەمانوێ وەکو گەلان ئازادان. زۆر سوپاس بۆ هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کاکە ناشاد. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات کە ئەمڕۆ ئێمە بەڕاستی خۆشحاڵ بین بە ئامادەبوونیان بەخێر بێنێ خوا. خاتو لەولاخان چەپکە گوڵی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات پێشکەشەکات بە فەرمێت. سپاس بۆ لاولاوخان. داوا لە هونەرمەندی خۆشەویست کاک میدیا حسێنەکەم ئەگەر بە وتەیەکی کورتیش بێ بەڕاستی ئێمە شانازی بە هەموو پەیفەکانی وەکەین ئەگەر لێرە کۆتایی بان کە بینین بە لەسەر وتە جوانەکانی کاکەم. دەستان خۆش بێ. ئەم جارش حەزەکەم ئەوە باسکەم کاک جەزا ئەمە چەندەمین جارە کە بەردەوامە لەم کافتریا خەنجیرانەیە بە ناوی زەردەشت کە هەمومان ئەو دینە بووین. جا ئەگەر بە شمشێر بێ بە زۆر بە خواهشت بووین بە موسڵمان و ئیسلام. ئەم ڕێبازەکە و دینەکە و مۆرک و ڕەسەنایەتی و نەژادی کوردەواری بیر نەچووە لەم پانتاییە گچکەیەدا کە ناوی کافتریای کولتوری زەردەشتە. هەموو جارێ ئاهەنگی گەورە گەورە تەقدیم دەکا، هەموو جارێ لێرەوە پێیوی گەورە گەورە دەبیستین، دەنگی بەرز و زوڵاڵ و خۆشی ڕەسەنی کوردی دەبیستین. هەر ئەوم لەسەر بڵام خوا عەمری درێژکا لەگەڵ ئێوەی ژێرگر و بەڕێزا کە بەردەوام بێ ئەم لانەیە ئەم چرایە هەر گەشت بێ نەکوژێتەوە. سپاس بۆ بەڕێزەش ئەمڕۆ گۆرانی خۆشی وت. سپاس بۆ هەملایەک. سپاس بۆ کاکە میدیای خۆشەویست. یەک شتم بیر چوو ئاپێتان ئاماژەی پێ بەم ئێمە هەموو چوارشەمەیە وەکو نەریتی زەردەشتی لێرە ئاهەنگبانەیە، بەڵام سبەینە خەڵاتی بلێ ویستمان لە گەورەی مامۆستا برای مەحمەدکەم نەکەینەوە. سبەینە هەمومان لە خەڵاتی بلا ئامادە بین هەتا چوارشەمەی ترێن بەخواتان سبەینەگە خات و شەیدا. زۆر سپاسی هاتنتان دەکەم، تەشەکرەکەم لەلایەن خۆم و بەڕاستی زۆر سپاسی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات دەکەم. ئەزیەتیان کێشا. زۆر سپاسی کاک شێخەکەم و دیسان سپاسی کاک جەزاکەم کەم دەرفەتیە بۆ مندا ڕوخسا و سپاسی ئەو بەڕێزاکەم. سپاسی هەموو هونەرمەندانەکەم کە زەحمەتیان کێشا و دەستخۆشیان لێکەم. سپاسی تایبەتی کاک سەباحی سەنتورەکەم، بەڕاستی زۆر هەموو جارێ هاوکاری من بووە. زۆر سپاسی هەمووتانەکەم. بەخێر بن سەرچاو. بەخواتان ئەسپێرین تا چوارشەمەی تر بێک بگینەوە. خواتان یەک شتم بیر نەچێ سپاسی هونەرمەند